ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزان، خۆشحاڵم لە خزمەتتانە لە بابەتێکی گرنگی حەیەوی هاوچەرخاشا دەبم، بەڵام بەوەش نیگەرانم کە من دانیشتم و جەنابتان بەپێون. دیارە وەکو پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ ئەمە جەلسەی مەلیکی ڕۆمەکانە، ئەوەی قساکا دانیشێ و ئەوەی کە جۆگرا بپێوە بێ و ئێمە داوای لێبرد نەکەین. خۆشەویستان و ئازیزان، گرنگی و قسەمان لەسەر ئەم بابەتە بۆیە چڕ و پڕە، لەبەرەوەی کە زۆر بەداخەوە ئەڵێن ئەمڕۆ ئیعلامێکی چەواشەکار هەیە کە سەیەأتی عەلە الناسی سەنەوات خەداعات يصدق فيها الكذوب ويكذب فيها الصادق وينطق فيها الرويبضة. قالوا وما الرويبضة يا رسول الله؟ قال الرجل التافه يتكلم في أمور الناس أو كما قال. ڕۆژانێکی هەڵخەڵەتیە نەردێ بەسەرتانە کە هەموو میزانەکان قڵپە بنەوە، ئەوەی ڕازگۆیە بە درۆزن و ئەوەی درۆزنە بە ڕازگۆ ئەناسێنرێ، و خەڵکێکی هیچ لە بارانە بوش قساکە کە پێوتێ ڕوەیبیضە کوردوتەنی لە هەموو دیزەیەکە ئەسکوێ ئەبێ. بۆیە ئەمڕۆ ناچار بووین کە زۆر لەسەر ئەمە قسە بکەین، لەبەرەوەی کە بەردەوام ئیعلام ئەیکوتێ قسە لەسەر ئەم مەوزوعەکە، لەبەرەوە قسەیەک و دوان و تارێک و دوان لەوە چێ دەرەقەت نییە. بۆیە هەوڵمان داوە وتارەکانیش تەکمیلی یەکتری بن، دووبارە نەبن، بۆ ئەوەی کە بتوانین ئەوەی کە لەسەر ئەم بابەتە هاتووە قسەی لەسەرکەین. لە بابەتەکانی پێشوە باسی ئەوەمان کرد کە ئەم یادە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە، هیچ حەقیقەتێکی نییە، نە بە دینی خۆیان، نە بە دینی ئێمە، نە بە عیلم، نە بە فەلەگناسی، نە بە هەموو قیاساتێک هیچ ئەساسێکی عیلمی نییە یادی یەکی یەک. تەنها بۆ منەیەکە و ساز کراوە بۆ ئەوەی کە ئەوروپا لە کەئابە و لە خەفەتی چلەی زستان بێتە دەرەوە و دوای ئەوانە بکەون کە کاتی خۆی ڕۆژیان پەرستووە و شەمسیان پەرستووە و مانگیش لەم کاتەیە لە 25 مانگا وەرە سوڕێتەوە. بۆیە هاتوون لە بینی 25 دوانزەیە هەتا وەکو 6 یەک کە شەرقیەکان کە مەسیحی شەرقی مناسەبەی تیاکە یەکی یەکیان وەکو جەمع و تۆفیق داناوە لەو بینەیە هەتا وەکو ئەم بۆنە یاد بکرێتەوە. زۆر بەداخەوە ئەڵێم چەندێک لێرانەیە دانیشتووە دوو ئەو نەمشە ئۆڕژێنە سەرجادەکان. زۆر بەداخەوە ئەڵێم ئەو خەڵکەی کە لەوانەیە ئەمە ئاخر ڕۆژی تەمەنی بێ لە 2010 خوا ئەزانێ لە 2011 چەندێکی پێ ئەبڕێ بەیانی ئەکەوێتە سەر جادە و شەو ئەکەوێتە سەر جادە بەبێ ئەوەی کە بزانێ بۆنە و مناسەبەت چییە، تەنها لەبەرەوەی کە هەڵپەڕێ، تەنها لەبەرەوەی کە دڵی خۆش بێت، تەنها لەبەرەوەی کە مناسەبەیەک بێویادی بکاتەوە. ئەمە گەورەترین زوهدە. زوهد خەڵکیە بە ئێماڵێن ئێوە دنیانەویستن، بەڵێ ئێمە دنیانەویستین، ئێمە زاهیدین، نەخێر ئێمە ئیعلانی ئەوە ناکەین و ئیدعای ئەوەش ناکەین کە زاهید بن، بەڵام وەڵڵاهی ئەو خەڵکەی کە کەوتونەتە سەر جادە زۆر زاهیدن، زۆر دنیانەویستن، بۆ ساڵێ لە تەمەنیان تێپەڕێ بە خەیاڵی بای گوێیانە نایەت. کە ئەمە گەورەترین زوهدە. جارێکیان ئەبوو حازم لە یەکێ لای خەلیفەکان بوو، وتی یا ئەبا حازم ما ئەزهەدەک، ئەی ئەبوو حازم چەند پیاوێکی زاهیدی تۆ؟ وتی بەل ئەنتە ما ئەزهەدەکە یا ئەمیرە المؤمنین، بەڵکو جەنابە زۆر زاهیدی. وتی ئەنا زاهید في الدنيا ولكنك زاهد في القيامة. تۆ زوهدە هەیە لە دنیایە، من زوهدم هەیە لە دنیایە، دنیام ناوێ، بەڵام تۆ شەقی لە قیامەت هەڵاوە، تۆ لە من زاهیدتری، تۆ شتێکی گەورەترە نەویستووە.
لەبەر ئەو خەڵکە لە ئێمە زاهیدترن بە ئەمە بزانن. بۆیە ئازیزەکانم ئەمڕۆ ئەچمە سەر کۆمەڵێک دروشم و ڕموزی کریسمس بزانین هەتا چەندێ حەقیقەتیان هەیە ئەم مەوزوعە. یەکێ لە ڕەمزەکانی کریسمس بابا نۆئێلە. واتای بابا نۆئێل بۆمان شەرح کردوون. بابانۆ نیل، بابانۆ یعنی باوکمان، نیل یعنی خوا، یعنی خوا باوکمانە، باوکمان خوایە. وەنەعوذ بالله ئەن یەکونە لله وەلد. پاشان ئەڵێن عەمانۆئێل یعنی خوا لەگەڵمانە، عەمانۆ یعنی لەگەڵمانە، مەعەنا. نیل یعنی خوا، خوا لەگەڵمانە و ئێمەش لەگەڵ خوایین، خوا لەگەڵمانە. ئەوە نی عەمان بابا نۆئێلیە بۆ ناومان، ئەوە خوایە. ئەی بۆچی شتێنێ شتە بەخشێتەوە بۆنەی جۆزەبانەی کوڕەکەیەوە. ئەم بابا نۆئێلە ئەفسانەیە کە کاتی خۆی دروست کراوە. ئەڵێن ئەم پیاوە کاتی خۆی لە قوتبی شیمالی مەعمەلێکی دروستکردنی لە ئابەی مناڵانی هەیە. سەیری کە سوبحان الله منداڵی ئێمە عیلام پەروەردەیەکە لە بەردەمی تەلەڤیزۆنا دانیشتووە، هەتا بەیانی ئەتاریەکە لێی ناپرسینەوە، لە بەردەمی تەلەڤیزۆنایە، لە بەردەمی ئینتەرنێتایە. ئەمیش هاتووە بابا نۆئێلێکە هێنێ، بابا نۆئێلێکی ناشرین، بابا نۆئێلێکی ورگن، بابا نۆئێلێکی ڕیشن، بابا نۆئێلێکی جلسوور کە ئەمە هیچی لە شیمەی پیاوەتی ناچێ غەیری ڕیشەکەی نەبێ. هاتووە لای مناڵ خۆشەویستێکە. ئەگەر بیانەوێ ئەوروپا مناڵی پێ بترسێنن بە ئیسلام، ناوی شتێکیان هەیە پێوتە ئیسلام فۆبیا، یعنی ترس لە ئیسلام. چۆنیان ئیسلام بەترسێنن، چۆن ئیسلامەکەن بە شێوەیەکی دێو و درنج و خەڵکی پێترسێنن، پیاوێکی ڕیش درێژی ئاوا ئەهێنن، جلێکی کورتی لەبەرەکانن. ئامە ئیسلام ئەمەتان قبوڵە؟ ڕازیە بن بەما؟ ئەم دێو و درنجەتان قبوڵە؟ لێن نەخێر. لەبەرەوە هەتا ماوە ئەو کەسە ئیسلامی لەبەر چاوەخن. ئەی بابا نۆئێل، بابا نۆئێلیش ڕیشێکی درێژی هەیە، بەڵام بابا نۆئێل بۆ قبوڵە؟ لەبەری کە ئەوانەیانەوێت، لەبەری کە بابا نۆئێل کاتی خۆی قەشەیەک بووە لە وڵاتی خۆیان، بانگەشەی بۆ کەنیسە و بانگەشەی بۆ دینی عیسا کردو عەلەیهی سەلام. ئەم بابا نۆئێلە پیاوێکی ڕیشنی سمێڵزلە. ئێمەش ئەگەر ڕیشمان سمێڵی لەگەڵا بێ قبوڵە، بەڵام هەر کاتێ هاتە سەر ئەسڵی سنەت و سمێڵمان لەگەڵا کوور کردو، ئەنجا ناشری نەبین، ئەنجا بێ بە شتێکی قێزەون، ئەنجا خەڵک گاڵتەمان پێەکە، ئەنجا مادەم سنەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەیەبغونەها عیوەجا، کوفر ئەمەی لە ئێمە ئەوێ، هیچ شتێکمان وەکو سنەت نەبێ. ئاخر بۆچی ئەگەر جلەکەم تۆزیە بەرزکەمەوە ئەمە چییە قوربان؟ وەڵا ئەمە ئیسبالە و ئەمە کورتم کردوتەوە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، جل لەسەر و لولاقەوە بێ. ئەگەر لە خوارەوە بێ قەیچیەکە، بەڵام سنەت وایە لەسەرەوە بێ. ئەگەر کیبری لەگەڵانە بێت، جلەکە شوی درێژ بێ، هیچ کێشەیەکی نییە لە ڕووی شەرعەوە، لەبەرەوەی کە مەمڕۆ کێشکارێکی لەگەڵ گەنجا دروست کردووە. بەڵام ئەگەر بەم جلەوە بچیتە ناو مؤسسەیەکەوە لەوە چێ خەڵکێک بێ گاڵتەیە پێ بکات، دەست بگرێ بەدەمی ئەوە چیە لەبەریە. بەڵام هەر ئەو جلە درێژی کە عیبی نییە، هەر ئەو جلە کورتی کەرەوەبی کە بە سێ چارەک وەڵا لەوانەیە لە ئەوروپاوە هاتبێتەوە، چەند لی جوانە ماشەڵڵای لێ بێ، بەس لێبەر ئەوەی کە لە سنەت ناچێ. ئێمەش ئەمڕۆ وامان لێهاتووە زۆر بەداخەوە ئەڵێم باشە بۆ دینەکەی ئەو قبوڵ بێ، ڕیشی تیا بێ، بۆ دینەکەی من ئەبێ شتێکی ترسناک و ئیسلام فۆبیا بێ. پاشان توخوا من بە ئێوە ئەڵێم ئەم بابا نۆئێلە کە هاتووە پیاوێکی ورگن، ئەمە مەنزەرێکە، هێنایبانە بەس بناڵ خۆشی بێ، پیاوێکی قڵەوی ناشرین. پاشان پیاوتان بینیوە جلی سوور لەبەرکە؟ ها؟ وەڵا لەوەش ئافرەتانی ئێمە لە بووکێنی شاپیان عیبە جلی سوور لەبەرکەن. ئەمە کەی جلی پیاوە؟ ئەمە جلی پیاو نییە، لەبەرەوە مەبەستیانە ئەم جلە کە ئەمە خوێنی عیسا بێ، هاتۆ خوێنی عیسا وەربگرێتەوە، کە سەلمانمان عیسا خوێنی نییە چونکە عیسا نەکوژراوە. ئێمە ئەحەقترین بە عیسا وەک لەمانە. پاشان ڵێن بابا نۆئێل هەموو سەری یەکی ئەم شەو ئینشاءالله حاضر بن، ئامادە بن. چی؟ تەنەزەل المەلائیکەة وەڕوح فیها، مەلائیکەت و جبریل دابەزێن. نە، بابا نۆئێل لە سەربانەوە، لە گوێزەبانە و لە دووکەڵکێشی ماڵەکانمانەوێتە خوارەوە. بۆیە مناڵ وا فێرەکەن یەک بابا نۆئێل لە سەربانەکانەوە هەشت ئاسکی پێ و عەربانەکەی بە کێشەکات و یە بەسەر هەموو سەربانەکانە ئەڕوا. لەبەرەوە مناڵەکان وا فێرەکەن مناڵە جوانەکان، بەڵێ بابا نۆئێلم شوێیە بۆ ماڵمان بەخێر بێ سەر چاوان. بابا نۆئێل چییە؟ نوێنەری عیسایە، باوکی عیسایە، هاتووە ئەوە ئەبەخشێتەوە. گۆرەویەکانتان بکەن بەلای ئاگردانەکەوە، بەیانی هەستان یاریتیایە ئەو بۆتانە هێنێ. باوکو دایکەکە خۆیان یاری بۆ مناڵەکە پێشتر کڕیوانە، بۆیان خەنە ناو گۆرەویەکانەوە، بەیانی مناڵەکە لەسێ ئەڵێن شۆ بابا نۆئێل لە ماڵمان بووە،
یاری بۆ هێناوم ئەم مناڵە بەمە هەڵەخەڵەتێ بۆ ئەم مناڵە کەنیسەی لا خۆشەویست بێ ئەمە تەمسیلی پاپاکە ئەمە تەمسیلی کەنیساکە ئەمەیان پێخۆشە ئەمەیان پێ قبوڵە سبحان الله ئەو دوورەکەی لە پشتی بابا نوێلی شارە یاری مناڵانی تایە هەر گۆرەویە پیسترین و بۆ گەنترین شتیش لە ئەوروپا گۆرەویە ئەزانن بۆ گۆرەوی ئێمە هەموو ڕۆژێ چەند جاردا ئەکەنرێ یاخود مەسحی لەسەرەکرێ و دەستێژی پێواگرین گۆرەوی ئەوان هەفتەی جارێدا ناکەنرێ زۆر جار خەویشی لە خەوی شەهر بە پێیانەوەیە لەبەرەوە بۆ گەنترین شت لای ئەوان گۆرەوی و قاچە چونکە ئەگەرێکی ڕقی لەیەکێ بێ ئەلە چۆن ڕۆژە قاچە نشتووە ئەلە هەفتەیەکە لەوانەیە مانگێک بێ لە حەمامانە بێ قاچ ناشۆن ئەوان بەڵام تورەکەکەی پشتی بابان و ئێلیش هەر گۆرەویە ئەوەی کە یاری مناڵانەکەی تایە لە هۆڵەندا کاتی خۆی کە فکری بابان و ئێلیان داهێنا کەنیسە مناڵەکانی ئێهێنا بۆ لای خۆی پێڵاوەکانتان داکەنن کە هاتنە دەرێ پڕیان بۆ کردن لە شکولاتە و لە یاری مناڵان و لە جوانی ئەیان و ئەوە باباتەی کردووە ئەوەش کەنیسەتەی کردووە ئەوە فڵان شتەی کردووە ئەم فکرەیە بۆچیە خۆشەویستەکانم ئەم فکرەیە گەورەکردنی ئەم شتەیە لای مناڵ بۆیە ئەڵێن هەر کەسێک لە شەوی جەژنا کە ئەم شەوەکە بە حسابی ئەوان لە شەوی یەکە ئەگەر قاپ و قاچاقی دانا بای نەیشوە لەبەرەی کە شومێتیە ئەگەر قاپەکانی ئیمشەو بشۆی یعنی هەموو شتێکی ئەم پیسە بە بابا نۆئێلی شێوە سبحان الله ئێمە ئەڵێین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر هەموو جارێک هەستان بۆ نوێژ دەستنوێژ بگرن سەیری عەزەمەت و گەورەی دینی ئێمە لە چاودینی ئەوانە چەند فەرقی هەیە کابرایەکی کەنیسە کە هەیە نوێژەکە کە هەیە عیبادەتەکە بە حساب بۆ خوا بەنەخێنەکەیە بەستێتەوە میزەکەی کردووە و یە ڕووەکاتە چۆ ڕووەکاتە مەشریق ئێستا میزەکەی کرد دەستی نەشت قاچی نەشت دەمی نەشت ڕووەکاتە مەشریق چونکە پێی وایە ئەمە خوا لە چۆوە هەڵدێ لە مەشریقەوە لە لای خۆرەوە چونکە ئەوان خۆر پێیان گەورەترین قووەتە چونکە دینی مەسیحیەت لە وەثەنیەتەوە گیراوە حەزەکەم ئەمە باش بزانن دینی مەسیحیەت بە شێوەیە تێکەڵ بووە لەگەڵ بتپەرستیە کە لێک جا ناکرێتەوە وقالت اليهود چی عزير بن الله وقالت النصارى مسيح ابن الله ذلك قولهم بأفواههم شيكا يضاهئون قول الذين كفروا من قبل عينا كافر كان كوات ديني مسيحي لصالي سصوب استبينجا لمجمعي نقيا كتيكلبوا لقال كفر ولقال شركة هتاي ساكن أبويان جانا كريتو لبروا كابرا روكاتا خور روكاتا مشيخ كنيوجكا وكي مروناكاتا قبلة سيدي كديني أما تنان دبي قبلش بان جابه بيغمري خوات شني قران بوبوي كرويكاتا قدس شني بيخوش بروبكاتو كعباتا وخواي قورا كعبي بوغوري إما لوش أنا بيك بين لبروا أم كنيوجكا روكاتا كعبة روكاتا مشرق روكاتا روشالات دوایی یەکەم شتی نوێژەکەی کە دەست پێەکە بە سەلیب دەست پێەکە بە کوفر دەست پێەکە بە شرک دەست پێەکە ئەلئەب ئەمە خوایە ئەمە باوکە خواسیانە ئەلئەب والابن والروح المقدس ئەمە خوای ئاسمانە ئەمەش عیسایە ئەمەش ڕوحی مقدس و جبریلە یاخود مەریەمە بەم سیانە هەرسێکیان یەک خوا دروستەکەن يعني خوايكي عظيم لأسمان ناويا ناو باوكي عيسى كابي بياوكي بيري قوشان بدس بيه لقل منالكي بشكوليا لقل شنيكي بيرو ملايكتك هرسي كان بن بيك جاي خوا دروستكن امش خوايك بس تيمجينن لبرود افتتاحكي بكفر دس بيكا افتتاحي نيوجكي بكفر دس بيكا پاشانيش هل نيوجكيا بوي هيك اسبيبكا بۆی هەیە عەرەق بکڕێ بۆی هەیە گۆشتی بەراز بکڕێ و بیفرۆشێ هەر لەو کاتێ ئەگە پرۆستاتی هەبێ میزی هاتەوە بۆی هەیە بچێ میزەکەی کاو بێتەوە ناو نوێژەکە ئەمە چ نوێژێکە ئەمە چ عیبادەتێکە بەس من لە ئێوە ئەپرسم خۆشەویستەکانم بە چ ڕوویەکەوە مەسیحیەت ڕووی هەیە بێتە وڵاتی ئێمە بەس تێناگەم چۆن شەرم ناکەن ڕووەکەنە وڵاتی ئێمە بەتەمان ئەم گەنجە جوانە لە دینەکەی خۆیان بکەن تۆ چی پێ گەنجی منێ پێ هەڵخەڵەتێ تۆ چی پێ فکری گەنجی من قۆرەخکەی ناتوانیت بەڵام گەنجێکی جێژ و وێژ و بێ ئاگا بەڵێ دوای هەموو شنەبایەکەکەوێ لەگەڵ تۆ شادێ چکە تۆ دەستی لەوانەیە بۆ فەساد ئەگری بۆ خراپە ئەگری هیچ ڕێگرێک نییە لە بەینی تۆ فەسادە بەڵێ بۆیە ئازیزەکەم ئەم دینە ئیسلام وای لە ئێمە ناوێت
ئیسلام فێرمانەکا لە بچووکترین شتا نوێژت کرد دەست نوێژەگری بەڵێ هەستە دەست نوێژگرە دەیت دەستێ بشۆ دەم و چاو بشۆ مەسحکە ئەو شوێنانەی مەزدەری میکرۆبن بۆ ناو لاشە چونکە هەمووی لاشە ئینسان مستەعمەرەی میکرۆبە هەموو ئەوانە پاکەرەوە بۆی کە میکرۆب نەیەتە لاشەتەوە جا مامۆستا خۆ من دەمم پاکە بۆچی ئاو لە دەمم ڕایە نانە دەمە پاک نییە ئەماس ئێستا نانم پێ خوارد بەنا بەخوا دەمە پاک نییە آخر قسەم پێ مەکە آخر بەخوا مامۆستا خۆ دەم عیبی نییە دەمی هەر یەکێکمان 100 ملیۆن میکرۆبی تایە بۆیە خوای گەورە ئالێرە نایە تشەڵەکی مەعیدەی بۆ دروستکەین هەر میکرۆبێ بچێتە ناوە بیکوژێ لەگەڵ هەموو 100 کەلیمە قسەکردنێکە 32 میکرۆب لە دەمی منێتە دەرەوە دووبارە تۆزێ دوور بۆستم پیاوی چاوێ تەسەوڕکە لەبەرەوە ئیسلام ئەڵێ ئەها بابا نوازي ناهني لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة ووضوء أقول قرص نبوها لسر أمتكم أمرا بيها كردن لا قال همودا زوجك سواكيش بكن سواك بكوشي ميكروبا سواك ما ديكي ترشلوكي تيايا كنا عليه خواردنكاني ناو دم بوغنكا سواك ما دي صوديوم باكربونيتي تيايا صوديوم ما سواك هم فلشيا هم سواك هم فلشيا ليك كاتا هم معجونك شدي زۆربەی و مادانەی کە سوود بەخشن بۆ دان و ناڵن دان کلۆر بێ مینای دان ڕائەگرن لە مادەی سیواکە هەیە بەڵام چونکە ئەمە سونەتە کوناو کونەی شارینەوە خەڵک چاوی لێ نەبێ بەس شانازی بۆەکەی من هەموو شەوێ دان مەشۆم پێغەمبەری خوا هەموو شەوێ پێش نووستن و خەبەریشی بۆتەوە سیواکی کردووە هەموو چوونە ماڵەوەکی سیواکی کردووە بەڵام چونکە ئەمە دینە قبوڵ نییە لامان ئاگامان لێیەتی زۆر بەداخەواڵێم خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ لەتەرکەبونە سونەنە من کانە قەبلەکم دوای سونەتی پێشینەکانی خۆتانەکەون قذة بقذة وشبرا بشبر وذراعا بذراع حتى إذا دخلوا جحر ضب لأدخلتموه هەنگاو بە هەنگاو بز بە بز دوای پێشینەکانی خۆتانەکەون ئەی پێغەمبەری خوا ئەم پێشینانی خۆمان یەهود و نەسارا فەرمێ وەمن چێ غەیری ئەوان زیاتر هەیە ئەفەرمێ ئەگەر بچنە ناو کونی بزن مژەیەکەوە بە دوایە ناڕۆن جا بزن مژەکە کوونەکا بۆ خۆی کوونەکەی بەقەر خۆی نییە ئەی چۆنە بچووکترە لە خۆی ئەی چۆن تێیەچێ خۆی باریکە کاتەوە کە تێیەچێ خۆی درێژەکا بۆی بچێتە کونی بزن مژەکەوە لەبەرەوە ئەگەر بتەوێ چاو لەو کێ بێ بچی بە دوایە ئەو خۆی پێوە ناچێ تۆشە بەستێ بەهینەوە عیب نەبێ لەگەڵ خۆیان بەکێشتەکە ئەمەیە هەموو قیاسێکی ئێمە بەپەی قیاسی ئەوروپا بێ ئاخر برام ئەم جلە بەبەری تۆ ناکا وەڵڵای ئەم کریسمەسەی تۆ نییە وەڵڵای تۆ پێویستی بە بانۆئێل نییە ئاخر نەبەخوا تێچ مەگەر ملی خۆم بۆ شکان بێ ئاخر دادیجان ئەم پانتۆڵە بەپەی تۆ ناکا وەڵڵای تەسکە بەخوا ناچێ بەپێتەوە ناماوەستا چەورێکەمی شەڵاچێ ئەمە چ عەقڵێکە بەس پێم بڵێ دادی من ئەمە جلی دایک و خوشکەکانی تۆیە ئەمە جلی پێشینەکانی تۆیە براکانمانیش بە هەر بە وەڵڵاهی برامان هەیە خوا ئاگادارە جلێکی لەبەرایە پانتۆڵێک کابۆیەک پشتێنەکەی لەسەر بەشی سەرەوێ ڕانێتی پێ عیب نەبێت لە دوا بووی هەڵەکێشیتەوە مە ناوی ناوە پشتێنی پانتۆڵی سەر کەمەر نازام چۆن ناکەوێتە خوارە وەڵڵاهی چۆنەوە ئاسمانە بە قودرەتی خوا وەستاوە ئەو پانتۆڵەش ئاوا لێ وەستاوە من تێ ناکەم بەس پێم بڵێ ئەم پانتۆڵە ئەم شەو لە کلیپا بینیتە چ جوانیەکی هەیە بەیانی تۆ چاوی لێ یەکەیت هەمی بە قوربانی پشتێنێکی کوردەواری بێ تێ ناکەم یعنی ئەم عەقڵیەتە یعنی چی بەس تێم بگەێنن پێغەمبەری خوا سەری چاکردووە کەسمان پێمان عیب بە ئەمە بکەین هەتا وەکو یاریچیەک لە یاریچیەکان سەری کەچەڵەکای مەژین سەرمان کەچەڵەکەین قژیان درێژکە قژمان درێژەکەین ڕابەر و قودۆ و پێشەوای ئێمەیان بۆ بە هونەرمەندێکی لۆتی بەناود و لە ڕووی مەجلیسەکە یاخود یاریچیەکی فاشیل کە لە هیچ خوێندنەکە سەرکەوتوویەک نەبوو شارەزایی نییە و شادەیەکی نییە ئەوە بێ بە قودۆی مناڵەکانی من و تۆ من تێ ناگەم ئەمە فەلسەفەیەکی هەیە لە ژیان ئەمە بێ بەڕابەر و قودوەم لەبەرەوە برا بەڕێزەکەم بابا نۆئێل و نیقۆڵاس قەشەیەکی مەسیحی ڕابەری تۆ نییە پێشەوای تۆ نییە نابێت لەبەر چاوی مناڵەکانی تۆ خۆشەویست بێ ئەم پاشا ئەم نیقۆڵاسە بەڕێزە لە ساڵی 325 قەیسەری قوستەنتین ئەمری کردوتی کاکە
دین وا چۆنە بێ مەسیحەکانی هەمووتان پەرد بوون ئەڵێ ئەگەر دە مەسیحی پێکەوە کۆ ببوونایەتەوە 11 مەزهەبیان بۆ خۆیان دروستە کرد ئەو نە پەرد بوون لە بەینیەکە لەبەرەوەی کە دینەکەیان لێگۆڕابوو هاتن چیان کرد قەیسەری قوستەنتین وتی کاکە کۆ بنەوە مەجمەعی قینیەی نیقیەی بۆ دامەزرانن ساڵی 318 قەشە و عالمی کۆ کردەوە یەکێک لەوانە بابا نۆئێل بوو یەکێک لەوانە نیقۆلاس بوو کە پێوێتە بابا نۆئێل بانگی کردن دینەکەیان ڕێخن وتیان ئەم دینی عیسایە و ئەم دینی مەسیحیەتە و ئەم تەوراتە هەمووی بکەن بە یەک لەبەرەوە ئەو هەموو ئینجیلەی کاتی خۆی هەبوو هەموویان تێ هەڵدا و 4 ئینجیلیان هێشتەوە ئەی ئینجیلی بەرنابەیان چی لێ کرد بۆ چونکە لە ئینجیلی بەرنابەیە هاتووە ئەڵێ وەسەیەبقا هذا ئەم خلافە لە ناو عالەمی مەسیحیە ئەمێنێ إلى أن يأتي محمد رسول الله وسيبقى هذا إلى أن يأتي محمد رسول الله حتى إذا جاء بانا الصكي وكو خوي بخير موا وسيبقى هذا أما إنجيلي برنابان يا برام هو كتابك خو ما قاتن لي بده أنا قاعد إنجيلي بيبو وسيبقى هذا إلى أن يأتي محمد رسول الله الذي متى جاء كشف هذا الخداع هركاتي أم محمدها وأم هم فرتو في علي مسيحي كان على وشين يتوا الذين يؤمنون بشريعة الله أو مسلماناني كإيماني عن بشرع بدين إخواه أم أقسم النية لبرهاتن أم إنجيليان شاردة وكسيش بوين ياغا مسيحية كيش مناقشة كردن بلين إنجيلي برنابة بين وربان وتو مناقشة بكين نكلم إنجيلي على هم إنجيلي كان إخوانا هيا بلا إنجيلي برنابة أو نكلمي محمدي بواضحي تيابونيان تواني نكولي لبكن لبرو شارديان أو سودانيان ئەمانە کە چوونە مەجمەعی نیقیە و هەمویان چیان کرد ئازیزەکەم هاتن وتیان ئەبێ خوامان هەبێ عیسا هاتووە بۆ ئەوەی کە دینی یەکتاپەرستی بەرپا بکە تیان باش ئێمەش یەخوا دانی بۆ خۆمان هاتنە دەرێ لە مەجمەعی نیقیە وتیان چی وتیان إن إلهنا واحد خالق مالك لا رب سواه خوامان یەکێکە و خالقە و دروستکەرە و مالکە هیچ کەسێک نییە غەیری ئەو نەبێ وإن ربنا واحد ابن الله ليسوع هو واحد رب لا سواه وإن روح القدس رب لا سواه لا إله إلا الله خويانا بيان خوش بناوي يكك بين أجناي جمناي إخوانية إما خوايك من هي يخوايا وتاكا ودرسكرا يخوا مسيحيش من هي أمي شرخوايا وكري خوايا وأمي شريكا روح القدس من هي أمي شريكا ما تشخوايا قدر شو بس بيان بلين رجل حديدين بيستوى بزمان أم خواهم نبيني وتعيس ساكنا لكم الله يشد بيك بيه وبترشين يا بسريك ناي بنيان خوام اخوانية عيسى كم كلمة كهات سرزبي وتي إني عبد الله من عبدي خوام آتاني الكتاب وجعلني نبيا لبرا أمانك لمجمعي نقيا درچون وتيان خواسيانا ويكيكي شلهبان كاتا وتيان شلنا محالبين وتيان انطفئ مصباح عقلك واعتقد وأنت أعمى شراي أقلبك جنة وتصوري كوتو شوربا آخر ما وصابو شورب أي علم لدينانية وتيانا دينكي إيما أزانن بوشي خوا آدمي لباشتا دركت بو لبر أويك هاو داواي داري علمي كل خوا غضبي لك دو كده نشما دوا علم كون لبر أو كاتك كنيسة دستي بسر همشتيكا هبو لغاوي همو على المكاني كردبو كدواي علم نكون أوي ودي أرز خرقشتيان پاشان ئەمانە عالمەکان هەستان شۆڕشێکیان لە دش کردن ناویان نا شۆڕشی سناعی
ئەنجا ئەمانیش هاتن مەلیک و قەیسەریان لغاو کرد وتیان ئوقتلوا ئاخرە مەلیک بئەمعائی ئاخری قیسیس وتیان ئەخیر مەلیک بخنکێنن بە ڕیخۆڵەی ئەخیر قەشە ئەوە لێیان بەداخ بوون یعنی هەردووکیان ڕیخۆڵە و دەبێن ئەوی پێ بخنکێنن ئەوە لێیان بەداخ بوون سبحان الله وتیان خواسیانە داشوێن کەوتەکانی عیساوەی لە مەجموعەکەیانە بتوێن چۆن ئەبێ خواین بێ چۆن ئەبێ خوا لە یەکا تاسیان بێ عیسا پێی نەوتن خوایەکێکە چەند دەمی گەرمە چەند تیرۆریستە چەندی را بیگرن تۆ بی ئادەری بێن وەرە ئەفەرمێ پاپانی قۆڵاز بابە نۆئێل یەک کەوتە دوای ئەم وەحیدانە هەمیانیان کوشت سبحان الله بناوي إرهابه بناوي تيرورو بناوي موحدو أخرجوهم من قريتكم أما ندركن بو إنهم أناس يتطهرون أما بيوانيكي باكن بنيربازي بجندر رازينا بندريان كن بكالكي ولاتي همنا ماوي زور متخلفا سبحان الله أي بابا نويل تو دوني منالا بكيا شكر بو كنيسة امرو بو چي بو محاكي مكان تان سري گنجي موحدي بو بكيا شكي حتى وكل سيدارة بدري لأمن بريك مصلحتي واروي ام بياواشي قدوة بي اكلي قوري ايوه بي اكلي بيشنگي منالا كان تان بي نابخوا ديما يكي للرمزكان يعني يكي يكتل للرمزكان يعني خوش بيستكانم دارێکە ئەم کاتە داری خۆی لە سینیەکان و لە یۆنان و لە ئەغریقەکانەوە هاتبوو ئەم دارە کاتی خۆی ئەڵمانیەکان کە بینیان سینیەکان دارێکە پێویستن دارێکە ڕازێنە ئێستا دارەکانی سەجادەکانی خۆوانە بینن بەخۆشی بێ چۆنیان ڕازانەوە چەند خۆشە خۆ پێمان خۆشە هەموو ساڵ ئاوا بێ بەڵام بەداخەوە بۆ دوو ڕۆژە چکۆ دوایەوە کارەبا نامێن کارەبا بەش ناکا لەفێری بێ گڵۆپەکان بکشێنە هەر بۆ ئەم شەوە ئەم شەویش مژدەتان لێ بێ هەتا بەیانی چراخانە و مەلایکە هین کارەباتانە بێ ئینشاءالله مەلایکە دانابەزێ بەڵام ڕووناکیمانەوێ بۆ ئەم جەژنێک پیرۆزەوە خۆزگە کورد بۆ یەک جار ئەم بۆنەی ناکرد بۆی کە یەک جار ئومەی متحیدا شەرمی بکردا باسی کوردی بکردا بێمتە بەس کوردەکان ڕەد لە ڕەد فعلا کە ئێمە لە نەورۆزا باسمان نەکردوون ئەوانی ژیادی جەژنی سەری ساڵی ئێمەیان نەکردوێتەوە ئەوەی ئەڵمانیا بینی بێ ئەڵمانیا هەموو کاتی خۆی دارستان بووە دارەکەیان بینی دارەکەیان زۆر بەلاو جوان بوون هەموو ساڵێک ئاتن داریکیان ئەبڕی دارەکەیان ئەهێنایە ناو ئاوەدانیەوە دارەکەیان ئەڕازانەوە هەرچی عەقڵیان پێی پێ ببردایە لە زەنگوڵە و لە هەدیە و لە پەڕۆ و لە کامێرە و لە هەرچیە تۆ تەسەووری نەکرد لە مۆم و ئەیان کرد بەو دارەوە داری شەش سەخسی مردوەکانی خۆمانتان بینیوە کە خەڵک بە پێ چاکان نەزانێ و ئەچێشتی پێوەکە عینە و دارانیان لێ کردبوون کە ئەوانە بۆ خۆیان پیا چاکن و مردون و خواعافیان کە خەڵک ئەمڕۆچێت بە گومڕاییەک لە جۆرێک لە شرک داوای دوعای خێریان لێەکە کە جایز نییە عینەن داری سەر شەخسی خۆمانیان لێ کردبوون پاشان هاتن دارەکەیان دانا و عەشرەت و خەڵکەمی کۆ بووە ئەیان و سەرەی چ عەشرەتێکە ئەمسا سەرەی چ عەشرەتێکە یاڵا دەریکە چی دەرکەم پارە نا کوڕەکەت کوڕێکی جوانمان بەرێ سەری بڕین بۆ ئام دارە کوڕێکی جوانە بایە لەو عەشرەتە ئەمسا سەری ئەو بوو دەریانە هێنا سەریانە بڕی لە بەردەمی دارەکەیە ئەیان و دارەکە لێمان ڕازی بووی خوای غابە خوای دارستان لێمان ڕازی بووی ئینجا بە قەناعەتی خۆیان ئەیان و ئەم ساڵ دارستانمان بە بەرەکەتە بێ سێبەرمان بووەکە داری لێ بڕینەوە بەری لێ ئەخۆین ناسووتێ لەبەرەوە ئاوا خوای دارستانیان ڕازیە کرد بۆیە هەموو شتەکانی ئەوان هەر خوایە لە کاتێکا ساڵی 1927 قەشەیەک چوو بۆ ئەوێ بینی ئەم دارە ئابە و شێوەیەری ئەکرێن ناوی قەشەکە بابا بۆنیف یا سویس بوو دارەکەی هێنایەوە بۆ ستراسبۆرغ لە ئەڵمانیا دارەکەی هێنا و دارەکەی دامەزران و هەمان شتی پێوە کرد ئنجاوتی ئەم دارە داری مەسیحە وەرن ئەم دارە پەرستن ئەمە شەجەرەی عید و میلادە بۆیە هەر یەکە وڵقێکی لەو دارە پێ ببڕایە دارێکی بەبەرەکەت بوو ئەیان بردەوە بۆ ماڵەوە ئەیان و ئەمە شەیتان ڕاوەنێ و قووەتی پیاوی زیایەکە لە جێتی ڤیاگرایان دانەنە ماڵەوە
نانەزانی بۆ خۆی لقی ئەمدارە بۆ خۆی شەیطانێکە کە بردویانەتە ماڵەوە. سبحان الله. من نازانم دارێک کاتی خۆی گەنجی لە بەردەما سەر بڕابێ ئەبێ چ بۆنەیەکی خۆش بێ ئەمڕۆ من سەجادی خۆمی پێ بڕازێنمەوە؟ ئەبێ چی یادێکی ئەو نەگەورە بێ؟ ئەخ برا بەڕێزەکانم تۆ کە لە نوێژەکەتا ئەڵەی اهدنا الصراط المستقيم، صراطی چێ؟ صراط الذين أنعمت عليهم، خوای گەورە ڕێگەی ئەو پیاوانم پێ نیشان بە کە نیعمەتێ بەسەرا ڕژاندون. کامانن ئەوانی خوا نیعمەتی بەسەرا ڕژاندون؟ من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. لسر أم شوار صنفة ما من كبر رفيقي شيء غير المغضوب عليهم. غير المغضوب عليهم شيء اليهود أواني غضبيان لجلاوة، ولا الضالين أواني كقمراج بون. أواني قمراج بون شين؟ النصارى. أواني كقمراج بون نصارى كانن ئەچیدا دارێک کە کەوتووە لەویانەیە و کاتی خۆی یادی. وەڵڵی من ئەچاوم ئەم شوێنە نابینێ بۆ کاتی خۆی باوکم ئەلێرە نیا کوژراوە. توخوا بڕنەوێ بێنن باوکتی پێ بکوژن، بڕنەوەکە لە ماڵەوە هەڵەواسی ئەڵێ وەڵا باوکم کاتی خۆی بەم بڕنەوە کوژراوە. ئەمی سەلی بەهێنەی کاتە ملی ئەڵێم سەلی بەچیە لە کاتی خۆی عیسا لەسەرمە خاچ کراوە. آخر خۆتان ئەڵێن ئەرز دوو جار لەعنەتی لێکرا، لە کاتێکە ئادەم تاوانی کرد لەعنەتی لێکرا، لە کاتێکە کوڕەکەی ئادەمیش کوژرا خوا نەعنەتی لە ئەرز کرد. ئەرز نەعنەتی لێکرا بە بۆنەی کوژانی یەک ئینسانەوە. ئەگەر عیسا لەسەر خاچەکەتان سەڵب کرا بۆ خاچەکە ناشکێن و فڕەیبن بۆ بڕۆژە سیریەکەن و ئەیپەرستن و لە ملتانایە و تەقدیسی پێیەکەن. ئەو دوژمنی باو کوشتە ئێوە نییە ئەو هینە خۆیەوە عیسا بە باو کەزانن. دژمنی باوە کوشتەتان نییە ئەو خاچە. ئەگەر ئەمە گومڕایی نەبێ ئەو خاچە و ئەو دارە داوی چییە بەس پێم بڵێ؟ ناوی چی لێ ئەنێن؟ ئەمە جۆرێکە گومڕایی خۆشەویستەکان لەبەرەوەی ئەوانەی کە ئەم یادە زینوەکەنەوە زۆریان لا پیرۆزە، شەو تا بەیانی ناخەون چاوەڕە ڕەحمەتی خوایە دابەزێ. باکە مامۆستا لە نوێژاوتی وەلە ضالین نەڵێن ئامین، چۆکەوتە ئامین ئەو کاتە وەکو یەهودیەکان و نەساراکان نابی. لەبەر ئامین نەکەی بۆ مامۆستا لە نوێژی شا، چکە لایەن بەر دوعاکە بکەوی تو هەموو ئەوەیە وەکو ئەوان بیت لەبەر وەکو ئەوان نابی. جا ئەو دوعا نەکەیت و دوعای شەڕ بێ لە خۆت و دوای ناوچەوانە بگرێتەوە وەکو ئەوروپیەکانە لێنەیە. ئەوروپیەکانمان لە ڕووی عیلمەوە، ئەوروپیەکانمان لە ڕووی پێشکەوتنەوە، ئەوروپیەکانمان لە ڕووی دیموکراتیەتەوە بە حسابی خۆیان. بەسم ئازادیە، ئازادی ڕادەربڕی نەک دیموکراتیەت. ئەوروپیەکانمان لە ڕووی زوو هەستانەوە کە لە حەدیسی پێغەمبەری خوا سەڵ سەلەم باسییانەکا فەرمێ ئەمانە پێنج سیفەتی جوانیان تایە. جارێکیان ئەمری کوڕی ئاز دانیشتووە، مستەوریدی قوڕیشی لە تەنیشتیا دانیشتووە، ئەفەرمێ تەقوم الساعة والروم أكثر الناس، قیامەت هەڵەسێ و ڕۆمەکان زۆرینەی خەڵکن. ئەمری کوڕی ئاز ئەفەرمێ ئاگال لە دەمێ بێ بزانە چیڵی ئێمەی موسڵمان خەریکە هەموو دنیا ڕزگارەکەین، چۆن ڕۆمەکان و ئەوروپا زۆرینەی خەڵکە بن؟ ئەفەرمێ من لە پێغەمبەری خوام جۆ لێ بووە، لەمە سەیرترە پێ بڵێ مەڵە پێم بڵێ. ئەفەرمێ ئینە فیهم خصالا ئەربعە، ئەم قەومە چوار سیفەتی جوانیان تایە، جۆ بگرە با پێ بڵێم. ئەحلەمهم عند الفتنە، ئەم قەومە لە کاتی مصیبەت و ناڕەحەتیە زۆر لەسەر خۆ زۆر ئارامن، کە ئەمەش علامەتی عەقڵ و علامەتی رابطەی جەشیانە کە زۆندار بە خۆیان ئەگرن لە کاتی کێشەیە. یەک. دوو، وأسرعهم كرة بعد فرة، ئەمانە لە کاتی شەڕ و شکستە کە لێیان قەوما زوو خۆیان کۆکەنەوە و هێرشەکەنەوە دیسانەوە، واتە غیرەتیشیان تایە. وأوشكهم إفاقة بعد مصيبة، يعني وأسرعهم إفاقة بعد مصيبة، كمصيبة زلزال آقر حربك عالميان تيارو دا زوال صنوا أو شاري كولني بيني بلا سردمي هتلرا همو شاركة بمليكا أروخي وتيكا إستاكينا بچو شاري كولن لألمانيا ببينا هيكلكيان كردو
بە شێوەی پەڕۆ دروستیان کردووە لە ناو محەطەی قیتاری کۆڵنا ئەی بینیت کە سەیرەکی ئەم شارە چەند لێ قەوماوە جسری ڕووخاوە کەنیسەکەی ڕووخاوە دیواری بەسەر دیارەوە نەماوە هیچی بەسەری چێوە نەماوە ئێستش لە 2009 سەیرێکی شارەکە ناناسیتەوە زوو هەڵەستنەوە زوو وایە دوایە فەرمێکی پێغەمبەری خوا سەلام ئەفەرمێ وەخەیرهم لضعیف ومسكين ويتيم چاکترینیانن بۆ هەتی و بۆ بێدەست و بۆ فەقیر و بۆ نەدار ئەوەی لە ئێمە لێرە نانی پێپەیان ناکرێ ئەچێتە ئەوروپا لەجوو ئێنێ بەخێوێکن ئەوەی لێرە نەخۆشە لەوێ خەڵکی بۆ ئەگرن و خزمەتێکن لەگەڵ ڕێزمانە بۆ هەموو ئەمانە ئێمە منصفین ئێمە بەوەفاین بۆ هەموو هەوڵێکی ئەوروپا ئەمانەوەی لەمانەیە چاویان لێ بکەین جا فەرمێ والخامسة حسنة جميلة صفەتی پێنجەمیان لە هەمووی جوانترە أمنعهم من ظلم الملوك الله خد بظلمي ملك سركردكانيان رازي نابن بياني ضريبة سنتي برزة بيتوا انقلابي ليكنوا أي خنوا حكومتي قلت له شو نكي الله بجرن بلان بانقلابي كي سبيو كسي تيانا كجري بو مالك أتواني ببي برسي أوان پنجكا بآوا بياني بكيش يكن بو محكمة بو مالك يكي أوان لقلب بچوك يكي أوان لسريكا وصيو كس بيش كزناكوي بۆیە ئازادیەکەی ئەوان لە ڕۆژی شەممە و یەکشەممەیە مینبەرێکیانەیە ئەچنە سەری کام قسەی بەدەمیان بێ بەرامبەر بە هەر کەسێ لە وڵاتەیە ئەیکا و ئەیڵێ کەسیش نییە بڵێ بەری چاوە کلیپێوەیە کەسیش نییە تیرۆریکە کەسیش نییە ڕێی لێ بگرێ بەڵام ئازادیەکەی ئێمە ئەلحەمدولillah ئەو نەبڕەکات کە هەر یەکەمان جوا بگرن کە هەر یەکەمان ئەتوانین بە ئازادی خۆمان دەممان کەینەوە بەرامبەر بە دکتۆری دان چەند مهمە ئەمە بیتانەچی ئەمەش مهمە ئەگەر دەممان لە بەردەمە وشا بقوچای نەمانوێ لای زمانمان بزۆرن ئەوش خەتەرێکی تر بوو حەقە لەمانەیە چاویان لێ بکرێ ئێستش ئێمە باسی ئازادی کەین بەخوایەوە هەر فەرفان کەس هەر ژێمی پێشوتان قابیل بوو فێری ئەم ئازادیە نین لە بەرپێسە ئەها کەس خاوەنی هیچ بوونە وەڵا ئەی بە کەیفی خۆی ناهاو نەیەگرتی و نەیەگشتی بەرەوەڵا يعني من تا 20 ساڵی تریش هەراوە بدێتەوە بە چاوما ئەی هەڵەسمەوە ئەی لەو زەلکاوە نێمە دەرەوە ئەی خەڵک بۆ شۆڕشی کرد بۆ ڕاپەڕینی کرد هەر ئەبێ سوبحان الله 19 ساڵە هەر دەمەکەیتەوە ئەڵێ نەها شکر ئەویش نەما پێمان بترسێنن هەر کاتێکیش انتیخابات نزیکە بێتەوە ئەها عەرەبەکان چۆن خۆیان کۆ کردوتەوە کورە کوردینە کورە بە شەرەفەکان کورە گاتان لە خۆتان بێ دەنگ بەنەها عەرەب هەین هیچی لێگرتین خەریکە وردە یەتە پێغەمبەری خوا فەرمێوانە زوو هەڵەستنەوە زوڵمی بەلیکەکانیشان قبوڵ ناکەن بەڵام ئێمە مۆزوعەکەمانەوە نییە قەینە با زۆر لەسەری ناڕێ بەڵام منصیفین ئێمە ئەم پۆخڵەواتەی مەسیحیەتمان قبوڵ نییە ئەمە پێوتێ جۆرێکە لە گومڕایی سەلی بەپەرستێ داری عید و میلادە پەرستێ مۆمێکدا ئەنێڵێ ئەم مۆمە ئەبێ داگیرسا و بێ هەتاوەکو بەیانی وەڵا قوربان گیان تۆ لە وڵاتی تویا کارەبا نابڕێ ئێمە لەخوا بەزیا بێ مۆمان هەیە چرامان هەیە ئینتەرنێت ئینڤێرتەرمان هەیە کارەبای مۆلیدەی گەڕەکمان هەیە مۆلیدەی ماڵەوەمان هەیە پەکمان ناکەوێت لەبەرەوەی ماموشەیەک مۆموشرامان هەیە تۆ پێویست بۆی تۆ ناکەوێت وەسیلی خۆ بێشێنی ئەوەی تۆ بە دینی من ناخوا بەس پێم بڵێ چی من لە تۆ ئەکا ئەوروپا چیم لە ئەوروپا شتێکەیە پێوتێ جەژنی دایکە داماوەکانی لای خۆمان ئێوە جژنتان نییە ناوی جژنی دایک بێ ئەم ئیسلامە نەهاتووە ئیستاکەینە وەکو ئێوە وەکو ئەوەی کە ئافرەتن جژنێکتان بۆ دیاریکە چەند زوڵمێکە لێتانەکە حسابی بۆ نەکردوونەها ئەوروپا چەند بە خەمتانەوەیە چۆن ڕووتانەکاتەوە تا خاتە سەر جادەکان چۆن بێ قیمەتتانەکە نا ئەوروپا دڵسۆستانە ها جەژنی دایکی بەداناون هەموو ئیسلام بگەڕێ بزانە جەژنی دایکی تایە ئەخر ماوەستا سوورەی نیسائی شاتووە نا باسی جەژنەکەی نێمە جەژنەکەیە بە ناوی جەژنی دایکەوە نییە ئەوروپا کە ڕۆی بەناو بازاڕەکانیە لە هەندێک لە شارە گەورەکانێ لە هەندێک لە وڵاتیە کە فرۆشتنی جنس جائیزە بەلای دوکان و کۆڵانێکە ئەڕۆی کەسێکی ئافرەتێکی تایە لە ناو جامخانەیەکە
ئافرەتەکە بانگ تەکاڵە هەیتە لەک سەد حاڵەتی وەکو ئەوەی کە حەزەتی یوسفە بۆ دروستە بێ. بەڵام پێشتەوە ئافرەتە کەسێکی تری بردۆتە ژوورەوە و پاش چەند دەقەیەک لە پێشتۆ دەری کردوتە دەرەوە. بانگی تۆشەکا و فەرموو تەشریف بێنە بۆ چکەم ئافرەتە ئەگەر ئەوە نەکا ناژی لەبەرەوە پارەی کرێ و نووسن و خواردن و دوکانەکەی خۆی دەرنانێ بێ ئەوە بکە. ئەم ئافرەتە بە بایۆیەکەوە خۆی عەرزەکا و تۆ بانگەکە. ئەم قسەیە ناشرینە بۆ مەجلیسەکە بەڵام بۆ ئەیکەم بۆ ئەی کە پێتان بڵێم ئافرەت لەوێ لە جووتێ قۆنەرەی تازەی گەڵاسی بێنرخترە. بۆ چووکە ئەگەر تۆ بچیتە ژوورەوە ئاتخوا ئەو جووتێ پێڵام بۆ داناگری وەڵا بەلامەوە جوانە دایگرە. ئەمە ڕقم چەند بوو قوربان؟ وەڵا ئەمە ڕقم 41 بوو. وەڵاهی تۆزێ بە پێم شلە بەڵکو بچلێکم. کاکەمە تۆ دوو جووت پێڵام پێ تاقی کە تۆی چی ناکری قاچی تێگەی تۆشەی بە عەرزە تۆ زایکە وەڵا لێوە ناگرمەوە. وەڵاقی خۆیەتی لێوە نەگرێتەوە. ئەم پێڵاوە دوو جار قاچی پیاکرا لێوە ناگرێتەوە ئەویش ئەوە ئیشێتی. کامیان بەنرختر بوون؟ جووتە پێڵاوەکەی ئێمە. هەردووکیشانە لە مارەزان خەم ئینتە نابێ هیچی تۆزی لێ نانیشێ. بەڵام جووتی پێڵاوەکەی ئێمە زۆر بەنرختر بوو. لەوێش عیدێکیان هەیە بە ناوی جەژنی دایکەوە. بۆ؟ لەبەرێکەوان زۆر دایکیان خۆشەوێ ڕێز لە دایکەکردن و حرمەتی دایکیان لای نا ئەم دایکە کاتی خۆی لەگەڵ ئەم پیاوەیە لەسەر جادە و لەبەر نادی و لە ناو باڕەکانە لەگەڵ ئەم باوکە یەکتریان ناسیوە دەستەکەن بە دەستی یەکا قۆڵەکەن بە قۆڵی یەکا و ئەڵێ بنێ بەدڵەی شەڵێتم بەدڵە فەرمی باچینە ماڵەوە و مناڵێکی لێکەوێتەوە. پاشان دایک و باوک جیابنەوە. پاشان دایکەکەوێتە نەشێتخانە دایکەکەوێتە تەمەڵخانەوە و یاخود لە شۆقەکەی خۆی ئامێنێتەوە. ئەم دایکە قوربەسەرە 1 ساڵ مناڵەکەی نایبینێتەوە و ناشی ناسێ کە بوو بە 18 ساڵ ئەڵێ دایکە بای خواحافیز تەواو نایبینێتەوە. ئەم دایکە ناناسێ جارێکی تر. بۆ نازینێ ئاوەتی ئەم مناڵە هەتاوەکو هەبووە لە ڕەوزە بووە لە حەزانە بووە شیری نەداوەتێ خزمەتی نەکردووە بۆی کە جسمی تێک نەچێ ئەمیش ئەم دایکە ناناسێ و منێتیشی پێی نییە. بوو بە 18 ساڵ حەفلەیەکەکە ئەڵێن و بۆ حەفلەکە لێ دەست دایک و باوکم نەجاتم بوو. ئەڕۆم بۆ خۆم حکومە شوقەیەک مەیاتێەوە بۆ خۆم بە تەنیاژم. ئێستا من ئەداڵتم، ئێستا من گەورەم، ئێستا من پیاوم. لەبەرەوە لێ نییە شتێک نییە ناوی شەرم بێ، شتێک نییە ناوی حەیا بێ، شتێک نییە ناوی عەورەت بێ. عەورەت ئەزان عەورەت چییە؟ یعنی شوێنی ئەندامی شەرمی تۆ. یعنی چی؟ یعنی عەورەت ئەندامێکە خاص بە خۆم لە جێندەرە. یعنی من ئەندامی خۆمە بۆم هەیە دەریخەم بۆم هەیە بیشانمەوە بۆم هەیە بەکاری بێنم بۆیە بەکاری نێنم. کەس بۆی نییە قسە بکە حەزەکەم بزان ئەمە مەفهومی جەندەرە. بۆیە لە زمانی هەموو قاموسی ئینگلیزە لە هەموو قاموسی ئەوروپا شتێک نییە ناوی عەورەت بێ. ئەی پێڵەن چی؟ پێڵەن پرایڤێت ئۆرگان. یعنی ئەندامی تایبەت بە خۆم. فول ستۆپ. لەبەرەوە ئەم مناڵە کە گەورە ئەبێ ئەم دایک و باوکە لەبەر خاتی ئەو ئەندامە ئەم مناڵە هاتۆتە بوون لەوانەیە بەویستی خۆشیان نەبێ خوای گەورە هێنابێتی. پاشان ئەم مناڵەکەیەتە ژیانەوە دایک ناناسێ باوک ناناسێ گەورە ئەبێ بۆ خۆی گەورە ئەبێ. ئای ئەم دایکە بەس دایکەکی خۆشەوێ عەتفی هەیە سۆزی هەیە حەزەکا بیبینێ حەزەکا مناڵە بێ بۆ لای. پاش 7 ساڵ پاش 10 ساڵ پاش 20 ساڵ تەلەفۆنێکی غەریبی ڕقەمێک لە بەلەدێوە فەرموو قوربان جەنابە فڵان کەسی بڵێ وەلا قوربان زۆر بە نیگەرانی و بەداخێکی زۆر پێتەڵین دایکی بەڕێستان ئەمری خوای کردووە. دایکی من قوربان تەلەفۆنەکەتان غەڵەتە. نەخێ قوربان دایکی جەنابە من دایکم وەڵڵای وتما خۆڵێکی دایکم بۆ دایکم تا ئێستا مابوو. قوربان دوێنێ ئەمری خوای کردووە مردووە. دەبینێژن خۆتان بینێژن ئەخر عیبەوە بێت تۆش بیت و نابێت و دەباشە هینی کەن هەتاوەکو پوری شماگەدار کەن تا گوڵێکی بوێن و پێکەوەی بین بۆ سەر قەبران. ئەم عایلە گەورەیە 3-4 کەس کۆ بێتەوە ئەم دایکانێژن. لە بەلجیکا ئەو کەسەی کە بێ بچێتە ناو قەبرەوە ئەبێ چی بکە؟ ئەبێ قەبرێ بۆ خۆی بکڕێ بێ زەریبێ قەبرەکەشی بە. وەڵڵا بۆ گاڵت بۆ پێیەکەن بەخوا ئەو مۆسیقایی کە بۆ سەر قەبرستانیش دواتەکەوێ بێ باجەکەی بێ زەریبەت دابێ لە ژیانە. برایەکمان چوو بوو هەموو مانگێ بۆیان هێنابوو ئیمزای کردبوو نێزانی چییە. دوای کە فێری سویدەکە ببوو تێرکاکە چییە موجاری ئیمزان تیکاکە ئەمە کە مردی بە مۆسیقاوە دواتەکەین بۆ سەر قەبرانە و زەریبی ئەوەی کۆ تیکاکە بیسڵم چەند ساڵە پارەی ئەوە ئەمتیانەرە وەڵڵا.
لەبەرەوە بێت چوون بۆ سەر قەبرانەکەش ئەجری قیرات و قیراتەینی تیان نییە. ئەبێ پارە بەیت هەتا وەکو بە دوات کەونەژنا بێ حورمەتانە بەڕێتەکەن و ئەبەن بۆ سەر قەبران. ئەی قەبرەکە بێ 2000 یۆرۆ بەی بۆ 1 ساڵ. هەتا وەکو قەبرێکی موسڵمانانەی درێژی پانیپۆڕێ بخەنە سونیقێکە و لیانیا بێنێژن. 2000 دۆلار بۆ 1 ساڵ زەری بە ئەو قەبرە. پاشان تەلەفۆنەکەن بۆ کوڕەکەی هەلەو بەڵێ ئەلێن دایکم نەبڕایە پار ناشتم ئەلێن ئاخر قەینا دایکە زەریبەی قەبرەکەی هاتۆتەوە ئەم ساڵە بێ 2000 یۆرۆی تر بەی ئەلێ زەریبەکەی ناڵێم ئەی چی لێ بکەن دەری بێن بیسووتێن و بیکەن بەناو گوشی و جاکەی قەبرستانەوە بەخوام زەریبی ئەو نایە. دایکم نەبووە بۆ من نەبووە نایناسم. لەبەر ئەوەی کە بینی بێتی بەقەدەر ئەم پەرداخە ئینسانەکەکەنە ناو تەنورێکەوە 1500 دەرەجەی میئەویە. ئینسانەکە بەس ئێسکەکەی بینی ومە بەس ئێسکەکەی وەکو ئار دەمێنێتەوە ئەو نەبێ ئەیکەن بە گژ و جاکەوە بارانەکە لێدا توێتەوە و ناوی نامێنێ ئینسانە. لەبەر ئەمان هاتوون بۆ ئەوەی کە دایک بیر خەنەوە لەو وڵاتە دایکی بیر نەچێتەوە ساڵی جارێک ئەلەن شتێکیان داناوە ناوی عیدی ئومە ئەبێت چی بەلای دایکێ ئەویژە چێکێکە گرێ بەدەستێ ئەوە چییە خێرە چەند ساڵمتە ئەلە دایکە ئەمڕۆ جەژنی دایکە عەرەق و کێکشمان هێناوە لای تۆ بیخۆین. ئەم دایکە فریای 2 قسە ناکەوێت کوڕەکەی خۆی سەرخۆشەکاتەوە تا بەیانی بای. ئەمە هەموو حەقێکی دایکە لەبەری کە بیری دایخاتەوە ئەی لە ئیسلامەکەی من و تۆیە بۆ عیدی ئوممان نییە چونکە دایکی ئەمە هەموو ڕۆژێ جەژنێتی. هەموو ژەوێ ئەگەر مناڵەکەی نەچەوە سفرەکە و لەگەڵ یادانە نیشت ئەلە وەڵا پیاوەکە مناڵەکەمان ژەمی فڵان کەس ژەمی فڵان نهاتەوە لای فڵانە کەسە توخوا بزانە هەواڵێکی نازانی. کوڕەکەم ژنی هێناوە هەفتەیەکە نهاتۆ بۆ ماڵی دایکی توخوا بزانە ئەم جمعەیە بۆچی دیانەبوو لای دایکی نان بخوا. ئام ئیسلامە چەند عەزیمە ئام ئیسلامە چەند گەورەیە. پێتەڵێ وەقەضا رەبوکە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه غەیری خوا نەپەرستی عیسا خوا نییە و پێغەمبەری خوایە ئنجیل نەپەرستی و کتێبی خوایە کە تەحریف کراوە. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه دوایەوە چی بکە پێغەمبەر پەرستە نەخێر کعبە پەرستە نەخێر چێ خۆش بێ چێ ئیطاعەکە وبالوالدین إحسانا دوای خوا دایک و باوک. ئەی پێغەمبەری خوا لەو بینەیە پێغەمبەری خوش باوکی دووەمی ئێمە چکە چۆن باوکمان پەروەردەی کردین و فێری کردین پێغەمبەری خوش ئەوە دڵسۆز بووە بۆمان لەبەر ئەوە ئەویش دایک و باوکێکە بۆمانە دڵسۆزیە. لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين چی دوو صفەتی خوا رؤوف الرحیم. ئەمە صفەتی پێغەمبەرە بەڵام ئاگاتان لە دایک و باوکتان بێ هەر کاتێک چوونەوە دەستیان بگرن و ماچیان کردن ئەگەر لێر ڕازی نەبێ ناچیتە بەهەشتەوە. لە کوالالامپور لە مالیزیا صفەتێکی زۆر جوانم بینی. ئەم باوکە کە ئەم مناڵە ئەگەیەنێتە مەکتەب دایکی لەگەڵ یایەتی واتە دایکی مناڵەکەی خێزانەکەی لەگەڵ یایەتی کە باوکەکە منداڵەکەی گەیانە مەکتەبەکەی خۆی دا بەزێ لە سیارەکە منداڵەکە دەستی باوکی ئەگرێت و ماچێکاوی خاتە سەرسەری دوایش نەکە تەوقە لەگەڵ مێردەکەیە ئەکاو دەستی مێردەکەی ماچەکاتەوەی خاتە سەرسەری دوایش مناڵەکە کە لە دایکەکە جیابەوە دەستێگرێت و ماچەکاتەوەی خاتە سەرسەری ئێوارش هاتەوە بە هەمان شێوە. کە مالیزیا لە سا هەفتای خەڵکەکەی مسلمانە مالاوین کولێمە داوا لە ژن ناکەین دەستمان ماچکە داواکەین هەر دەرمان نەکەن. لە ئەوروپا قوڕ کراوە بەسەر زەعیفترین نوقتەی کۆمەڵگایە کە پیاوە. یەکەم حەق لە ماڵا هیچەیە جێزانە هیچەیە یەکەم حەقی چێیە نەخێر هی مناڵە یەکەم شت هی مناڵە لێ مناڵە جوانەکە و ڕقم تەلەفۆنی لایە باوکی لێیای دایکی لێیای نیان هێش بە زۆر نوێژیان پێکردی بە زۆر حیجابیان پێکردی نیان هێش بی بۆ کەنیسە نیان هێش بی بۆ مەزبەحی تێکەڵ ئەوە یەک تەلەفۆن کە بۆ شورتەوەقی نەبێ لەبەرەوەی مناڵەکە لێسەنەوە. زۆر ئەمە لە کوردەکانی خۆمان قەوماوە حەزەکەم بزانیت. ئەی دوای مناڵ چێ حەقی هەیە ژن ئەی دوای ژن چێ حەقی هەیە دوای ژن چێ حەقی هەیە نەخێر سەگ و پشیلە. ئەی دوای سەگ و پشیلە ئاخر شت پیاوە لەبەرەوە هەر کاتێ شتێ قەوما لە ماڵا بێ پیاو هەستێ و بە زیایم نەکرد خۆ ماڵی باوکم کاول نەبووە بێت چێتەوە ماڵی باوکی بەخوا. ئەمە هەموو حەقێکی خێزانە لەم هینەیە. ئەزانی ئەم شتانی کە ئێوە جەنابتان پێی پێکەن لەگەڵ ئەوروپا باسی گەم خەڵکەگری ئەزان بۆ
چکە لێ واقعە کەس پێکەی نییە چکە لەگەڵ واقعەکەیان خۆشە بوون کەس پێکەنینی بەم حاڵە نایە. لەبەرە برایەکمان تەلەفۆنی کرد بۆ ماڵەوە وتی بە خێزانی وتی ئاتایەمەوە ئاوە گەرم کەی بەراکان پێیان وتی وڵات تۆ زۆر مەسەیتری لە ماڵەوە وتی قابلە خۆ بە ئاوی سار قاپەکان ناشۆم ئەرە وەڵا چی ئەمە هەموو سەیتەری پیاوە لە ناو ماڵە. بەڵێ خۆشەویستەکانم ئەم مناڵە ئەم ماڵە ئەمە زەڵال و ئەمە گومڕاکەیەتی لەبەرەوە ئەبێ جژنێک هەبێت دایک تیا یاد کرێتەوە. بەڵام لای ئێمە ئەلحەمدولیلا هەموو ڕۆژێ دایکانی ئێمە شاژنن لە ماڵەوە بە عەلاگا بێ بۆیان بچێتەوە. ئێمە حەماڵی ژنین لەگەڵ ڕێزمان بۆتان پیرۆستان بێ لێچکەکەتان ئەمە تاجی پاشایەتیە بەسەرتانەوە ئێمەش نۆکەری ئێوەین و شانازیشی پێواکەین. ئەوە نییە گە پیا و کوڕی بێ پێڵێن و نۆکەرێکی جەنابتم یا خزمەکارێکی جەنابتم هەیە ئێمەش خزمەکارین خۆ بە هەروە ماحسێ بکەن. ئەمە تاجە بەسەر سەری ژنەوە. بەڵام لای ئەوان ژنە بێ وەکو پیاو ئیشکە ئەبێ هەڵسوڕێ بێ ماندوو بێ کە پیریش بوو کە سەقینایەتێ کەسی ژاگای لێ نییە. لەو کاتێک کە ئەم زۆر پێویستی بە خەڵکە مناڵ و کەسی کاری خۆی لە دەور نین. زۆر بەداخەوە ئەڵێن بەڵام دایکی ئێمە الحەمدولیلا ئەوانەی کەلوپانێنەوە زۆر معجەبن بە جەوی عایلی ئێمە. ئەڵێن ئەوە چیتە ئەلێ و داپیرەمە ئەی بۆ لەسەرەوەی ئاخر لە هەمومان گەورەترە ئەی بۆ خزمەتیەکەن ئاخرە لە خزمەتی هەمومانی کردووە. ئەلێ بۆ لە دینەکەی ئێوایە ئاوایە ئەڵێن بڵێ ئەو لەسەر ئیسلام ئێمەی پەروەردە کرد ئێمەی تەسلیمی خوا کرد خوش پێمان ئەڵێ ڕێز لەو بگرن ئەلێ ئەگەر تۆ ڕێز لەو بگری چ پێویستێکی بۆ ماوە ئاخر ئەڵێم لە پیرێکەمە خوای گەورەش گەنجێ بۆ منێنێ وەکو ئەو خزمەتم کە. ئەمە وعدی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بەڵێ ئازیزەکانم لەبەرەوە شتێک نییە لە قورئان لە ئینجیلا ناوی سەلیب بێ حەزەکەم بزانن ئەمە هەمووی دروست کراوە. شتێک نییە ناوی عید و میلاد بێ شتێک نییە ناوی یەکی یەک بێ شتێک نییە ناوی خوای سیانی بێ شتێک نییە ئەمانە هەمووی دروست کراوی دەستی ئینسانن. لەبەرەوە مەسیحیەت هاتووە هەرچیەکی شک بردووە پێی خۆش بووە هێناوێتی لە دینەکەی خۆیان کۆی کردوێتەوە بە حساب ئەمە دینێکی گشتگیرە بەڵام ئەسڵی دینەکە لە بتپەرستیەوە نزیکەوە لە وەک لە ئیسلام. بۆیە دینەکەی ئەو هەموو شتێک قبوڵەکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ خالفوا اليهود والنصارى لا تتشبهوا باليهود والنصارى خالفوا المشركين خالفوا اليهود مجوس مخالفەی ئەمانە هەمووی لە حەدیسی پێغەمبەری خوا هاتووە بۆ ئێمە چاو نابێ لەمانە بکەین. دینی ئێمە شورایەکی پۆڵاینی بە دەورەوەیە کەس ناتوانێ بیبەزێنێ. دینی ئێمە بەشایەت هەموو شتەکانی وەرەچی لێ نەکەسێ وەڵڵاهی خۆ وەڵڵا خۆ هەموو شتێکی زۆر. برایەکمان هەیە لە گۆتنبۆرگ کوردێکی موسڵمانە الحەمدولیلا منەوە دوو جار لە وتارەکانەوە باسێکم چکە بەڕاستی خۆشمەوێ کام کۆڕەش لە برێرانەی گوێ لێم بێ و سەلامی لێکم بە زمانی ئێوەشەوە کە تا ئێستا دێها و سەدەها سویدی لەسەر دەستیان موسڵمان بوون. ناوی کاک ئەحمەد مفتیە یەخوا خوا لە ئەو لە ئێمەش خۆش بێ. ئەم پیاوە بەڕێزا وتی کاک دکتۆر چوومە خزمەتی وتی کاک دکتۆر جا زۆر بەداخەوەم کە خەریکە بێتەوە تەژیعێکە مەڵم مێرەوە ئەم وڵاتە بۆ تۆ چاکە. وتی کاک دکتۆر ڕۆژێکان ئێستا پارەیە دەنێ قەشەکان ئەڵێن وەرە لە کەنیسەکانمانە قسەمان بۆ بکە قسە پارەی کاتی محازەرەکەی نییە هەموو سەعاتێ بە 180 یۆرۆ. وەڵا خۆ ئێمە ژوای لێ بکەین پارەیەکی باش بە محازەرانە کۆ بێتەوە لە عایادەکەمان لەوە چێ باشتر پارە پێیاکە. ئەم پیاوە بەڕێزە پاری محازەرەکەینێ تکتی تارەکەش ێبن و ئەیبەن لە ناو کەنیسەکان قسەی پێکەن. وتی جارێکیان قەشەیەلی پرسییم وتی کاک ئەحمەد لە عێراقا چ دینێکەیە؟ وتی وەڵا ئیسلام هەیە ئیسلام باڵا دەستا. وتی ئەی دوای ئیسلام وتی مەسیحیەتیش هەیە ئەی چی تریش؟ وتی وەڵا یەزیدیش هەیە. وتی یەزیدی چییە؟ وتی وەڵا یەزیدی شەیتانە پەرستن. وتی بەخوا بێعەقڵن. وتم وتی جا باش ئەمان چۆن شەیتانە ناسن تابی پەرستن خۆ شەیتانیان نەبینیوە تماخەر لە قورئانە خوێنیانەتەوە شەیتان مەکر و فێڵ و ئەوانەی شەیتانیان بینیوە شەیتانە پەرستن و خوا ناپەرستن. وتی باش بۆ شەیتانە پەرستن بۆ خوا ناپەرستن؟ وتم وەڵاهی ئەڵێن خوا بەڕەحمە و خوا گەورەیە و خوا حەل لێمان خۆشەوێ بۆ چۆچیە بەڵام ئەم شەیتانە ئەوەنە زۆرزانە ئەوەنە زاڵمە بەخوا بیپەرستین و ڕازی کەین لە خۆمان باشترە وەک لێ عاجزی کەین. وتی قەشەکە بڵێ چی باشە؟ وتی بەخوا دینی چاکە. وتی مەعجەب وتی وەڵا ترسان بێ بە یەزیدی.
یعنی ئەو نەکابرای قەشە ئەو نەبێ بەرنامەیە سوبحان الله لەوانەیە ماوەیەکی تر شەیتانیش پەرست لەبەری کە بەلایەنەوە جوانە بەڵام لە دینەکەی ئێمەیە عومەری کوڕی خەتاب کاتی خۆی ماڵێکێ بێ ماڵەکەی عومەری کوڕی خەتاب لە کۆڵانێکا بوو لە کەلاوەیەکە ئەبوو موسای ئەشعەری ئەچێ بۆ خزمەتی بۆ ماڵەکەی دەرگانیە سێ لێسەنە بم بەڵکو شەحنی تیان نەبێ بەڵکو خۆم شەحنم تیان نەبێ ئەم هەموو هەرایە بوو دەپەلەمەکە ئەبوو موسایش ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من ئەتا دار قوم فاستأذن ثلاثا فلم يؤذن له فليرجع هەر کەسێ هاتە بەردەم ماڵێک سێ جار ئیزنی وەرگرت دەرگایان لێ نەکردەوە سێ جار تەلەفۆنی کرد و جوابیان نایە باواز بێنێ عومەری کوڕی خەتاب لە ماڵەکەیەتە دەرەوە کەسێک ئەبوو موسایش عەلی ڕوا ئەڵێ وەرە تۆ بووی لە دەرگادا ئەڵێ بەڵێ قوربان ئەڵێ بۆ ڕۆیشتی ئەڵێ قوربان من ئەتا دار قوم ئەلەم حەدیسەی چێیە ئەڵێ پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم ئەفەرمێ هێشتا پێغەمبەری خوا کفنەکەی زەرد نەبووە ئەبوو موسا تۆ درۆ بە دەمێواکەیت ئەڵێ قوربان چۆن درۆکەم ئەڵێ ئەی بۆ من جۆم لێ نەبوو لە پێغەمبەری خوا والله ئێستا شایەتم بۆ نیان حەد لێ ئەم داری حەد فەرمێ ئەبوو موسای ئەشعەری هاوخۆی کرد بە مزگەوت تا ڕەنگی شڵەژا بوو سپی بوو تێکچوو بوو وتم ڕزگارم کەن لە عومەر وتی ڕزگارم کەن لە عومەر وتم چیتان لێ قەوماوە شایەتێکم بنێ وتیان والله ئەبێ ئەو مناڵە بێ لەگەڵ تا ئەبوو موسای ئەشعەری هەستا ئەبوو موسا شایەتی بۆ بە ئەبوو موسای ئەشعەریان ئەبوو سەعیدی خودریان لەگەڵا نارد لەگەڵ ئەبوو موسای ئەشعەریە فەرمێ شایەتی بۆ دامنجاوتی دەبڕۆ والله درۆ و کردایە خۆم زانی چیم لێ کردی دینی ئەمە ئاوا هاتووە دینی ئەمە ئەم چێشتی مجێوەرە نییە کە مەسیحیەت کردوەتی بەیەکە هەر شتێکی بەلاوە جوان بێ وەڵا خوا ئەمە شتێکی چاکە با بیکەین بە داری شەجەرەتیل عیلی دوو میلادەوە خۆشەویستەکانم ئەمە دین نییە ئەمە پۆخڵەواتە پۆخڵەوات ئەی باشە ئەی بۆچی کە ئەهلی کەنیسە زۆرن پاپای ڤاتیکان ئەڵێ ئاگاتان لە خۆتان بێ خەریکە موسڵمانەکان لە ئەهلی کاتۆلیک زیاترە بن کە تایفەیەکی زۆرینەی مەسیحین ئەڵێ خەریکە موسڵمانەکان بە دەرەجەیە زیاد دەکەن لە ئەوروپا خەریکە بەرمان بۆ ناگیرێ ئەڵێ ئەمە سابقەیە کە مەثیلی نییە لە پێشترا لەبەرەوەبەر بە موسڵمانەکان بگرن وڵاتەکانمان بە دەعوە لێدا گیر نەکەن لەگەڵ ئەوەشە کە مەسیحیەت دین نییە من حەزەکەم بەیەوە بڵێم مەسیحیەت دین نییە بۆ کاکە موسڵمان بووی نابێ عەرەق بخۆی باشە بەسەر چاو نابێ زیناشکی بەسەر چاو مامۆستا ولا تقربوا دخنی زین مامۆستا ئەی چی دخنی زینە یعنی شەوان دامەنیشە تەلەفۆن بگری بەدەستەوە و هێڵی گەنجانە بکڕیت و قسەی لەگەڵ خەڵکا پێ بکەیت نابێ نەزەریش نەزەریش نابێ نەزەرکەی نابێ جگەرش بخۆی نابێ بۆنی جگەرش بێ بەسەرتا ئەگەر توانیت سبحان الله ئەی دینەکەی ئەو ئەم شەو لە هەموو شەوێک زینا بەربڵاوترە کە یادی عیسای تیاکرێتەوە ئەم شەو لە هەموو شەوێک هەموو دەرگای دوکانەکان داخرێ بەس دەرگای حانەکانە کرێتەوە بۆ عەرەق خواردن دینێک سووی تیا بێ ڕیبای تیا بێ عەرەقی تیا بێ ئافرەتی تیا بێ هەموو شتێکی تیا بێ ڕێی هیچم لێ نەگرێ وەڵڵا برام با هەمومان بەیانی بین بە مەسیحی و بە پێ و پاتاڵی شۆ بچینە باشتەوە ئەمە کەی دینە خەڵک بۆ نابێ بە مەسیحی مەسیحی و بتپەرستی فەرقیان چیە بەس پێم بڵێ هەرچیەکی شێ کرد لە ئەخیری ساڵە لە یەکی یەکاوەرە دەرەوە دڵە خۆش بێ بە بۆنی هاتنە ناوەی عیسا ئاهەنگێ بژێڕە خوا لە هەموو عیسا بۆیە هاتووە لە سەڵب دراوە خاچ کراوە بۆی تاوانی بەشەریەت بژواتەوە تاوانی تۆشی تایە ئەگەر عیسا خۆش بێ بەس مەسیحی بەچیتە باشتەوە ئەمە چ عەقڵێکە ئەمە چ دینێکە ئەمە چ قەناعەتێکە پاشان تاوانی کردووە بەڵێ دزیو کردووە ئەی پیاو کشتووە کورسیەکیان داناوە لە کەنیسا ئەم کورسیە پێوترێ چی پێوتە کورسی ئێعتراف ئەم کورسی ئێعترافە دانێن لە کەنیسا یەتە بەردەم قەشە ئەڵێ قوربان من دزیم کردووە من پیاوم کوشتووە ئەڵێ قەینا ئێستا پەشیمانی ئەڵێ بەڵێ ئەڵێ ئێعترافی کرد ئەڵێ بەڵێ ئەڵێ دەبڕۆ ئەوە من لێو خۆش بووم بۆ مەسیحی نابی بۆ دوای ناکەوی چیت یاما ئەم دینە لەمە خراپترتان پێ بڵێم ئەوەی لە کەنیسەکانی ئەوروپایا کرا ئەوروپا ئافرەت بە جگەرەیە دواتەکەوێ بۆ ماڵەوە قەشەکانی ئەوێ بەبە تێریان نەخوارد لەگەڵ مناڵە بچکۆلەکانی بەردەستی خۆیان عەمەلی قەومی لووتیان کرد و نێربازیان کرد آخر بۆیە پیاو ئەمڕۆ ئەبرێ بۆ کەنیسە لەگەڵ پیاوە لە کەنیسە لێک باراکرێن چونکە ئەمە پیشەی خۆیانە
واللهی ئەوە موسڵمان بی کردایە فترەیە ئیعلام لەسەری ڕۆیی واللهی شار بە دەریانە کردین واللهی هەتا 10 ساڵ ئەمەیان بۆ کوتینەوە ئەنوێ وەچن لە میحراب و لە مزگەوتەکانە لەگەڵ مناڵ و فەقێکانی بەردەستی خۆتانە ڕابێرن بەڵام بۆ ئەمڕۆ لێی بێدان بوون قوڕ و قەب ئیعلام و داماوێکە بەدەست ئێمەوە نییە نەوەرە ئێمە ئەم تۆزە کۆڕەمان هەیە بەگوێی چوار خوشک و برایوەک و جەنابتانە ئەم حەقیقەتانە بین بەڵێ خۆشەویستەکان بەبەرەمە من دین نییە حەزەکەم ئاگاتان لەمە بێت خەوتان نایە ئەی ئەمە ناوەنێن چی ئەمە ناوەنین فەقدی هەویە ئەمە ناوەنین بێفکرەی ئەمە ناوەنین بێ بەرنامەی ئێمە ئەبێ بە هەموو شنە بایە بشەکەینەوە ئەبێ هەرچیە شتێکی کرد چاوی لێ بکەین و حەزی لێ بکەین ئەگەر کەسێک ماڵێکی فەقیر لەناو گەڕەکێکی دەوڵەمەند نابێ حەزەکە دەوڵەمەندەکە چی کرد ئەمیش ئەمە بکە حەزەکە مەسوولەکە چۆن ڕۆی ئەمیش ئەمە بکە وەکو ئەو قەلەمان لێ هاتووە کە بە شوێن کەوا ڕۆی کەوتیەوە بۆ دوام کەوتویتی وەڵا قوربان حەزەکەم وەکو جەنابە بڕۆم ئەمە بەیدەبا لە ئەفسانەکانی میلەت لە کەیلە دیمنای هێنێ فترەیە بە دوای کەوەکە ڕۆی فێری ڕۆیشتنی کەو نەبوو دوای ویستی وەکو قەلب ڕواتەوە فێری ئەویش نەبوو دوای ڕۆیشتێکی زۆر ئەنتیکا ڕۆی تێرەکانیان گاڵتەیان پێ کرد کوردیش خەریکە وەکو ئەو تەیرەی لێیە وەڵڵی دەم و خۆش بێ مام حاجی ئافەرین ئەرە وەڵام مام حاجیە فەرمێ تەیری گوڵ عاشقیداری زەق نەبووتەوە بۆ ئەوەی کە نەقڵ بێ لەسەر فەزاییات ئەشەو بیللا باشە ئازیزەکەی من لەبەرە ئەمەی کە ئەمڕۆ ئێمە ئەیکەین نە ئیسلامە بەخوا واللهی نە مەسیحیەتە واللهی نە کوفری بواحیشە ئەگەر تۆ بێ باوەڕی لە مەسیحی چی ئەگەر موسڵمانی لە عیسا و چی ئازیزەکەم عیسا پێغەمبەری ئێمەیە پێشوەی پێغەمبەری ئێوە بێ موسا پێغەمبەری ئێمەیە سولەیمان پێغەمبەری ئێمەیە داود عەلەیهیم السەلات و هەموویان ئێمە بە گەورە ئەزانین هەموویان بە گەورە ئەزانین بەڵگەمان چییە بۆ ئەم قسەیە یەک بەڵگەم بەنیادی ئەو هەمووی سەکە دانیشتووە لا نفرق بين أحد من رسله أي بعملي إما فرقي بيغمبركان ناكين أزان بعملي چيا تخوا لدانمارك لسويد لهولندا أو هم كاريكاتير برامبر بيغمبري خوا كرا صلى الله عليه وسلم أو هم جوانا ناشرين أو هم قسية أو هم هالبسراوا تخوا مسلمان جواني كي بيغمبر عيسى دا أما بلغي چيا أما بلغي أوي إما لعيسى نزيكترين بو أوان والله جوێنی کیان باە بە پێغەمبەر سەد جوێنمانیا بە پێغەمبەرەکەی ئەوان بەڵام لەمە لە ئێمە ناوەشێتەوە یەک کەس جوێنێکی نەدا بە ئیمامی مەسیح وابوو چکە پێمان وایە ئەوەیەکە کە لە ئومەتی پێغەمبەری خوا لە ئاخیری زەمانایەتە خوارەوە موسڵمانەکان ئیمانی پێێنن سەلی بەشکێنێ خنزیر و بەراز ئەکوژێ یەتە خوارە و پێغەمبەری ئێمەیە ئاگەوریەکە لە چیایە ئەها ئێمە چۆن بەڵانسی خۆمان ڕاگرتووە و نێئاڵین بێتە خوارەوە ئەها ئەمە چۆن پێغەمبەری خۆم ئێمەیە و عەزیزی ئێمەیە بەڵام بەداخەوە ئەمەی کە ئەیکەین کۆمەڵێ کوردی ناشەریف کۆمەڵێ بەناو کورد کە ئەمانە حاشا وەلیلا کورد نین لە جیاتی ڕەتفعلەکانی ئەوروپا کە زانی ئەمانیش ڕقان لە پێغەمبەرە هاتن لە تاریکی و لە کەلاوە و لە زەرکاوەکانە کۆمەڵێ شتی ناشرینیان بەرامبەر پێغەمبەری خوا نووسی صلی الله علیه وسلم ڕایان کرد لێ لە جوئی پێوەربگرن یەخوا پێی نەژین بۆ دنیا و قیامەتان خوای گەورە فەرمێ ئینا کەفەیناکە المستهزئین ئەی محەممەد ئێمە ئەوانەی کە گاڵتت پێەکەن لە حەقیان دەین خوای گەورە لە حەقتان بێ بەڵێ خۆشەویستەکانم لەبەرەوە ئەوەی کە ئێمە ئیکەین لە چاولێکەری ئەوروپا تەنها ئەوەیە ئەو پێشکەوتۆ من دواکەوتوم ئەو دەوڵەمەنە من فەقیرم ئەو تەکنۆلۆژیای هەیە من نیمە ئەو داگیرکەرە من داگیرکراوم ئەجینا ئەگە منیش وەکو ئەوان درندە بوومایە و داگیرکەر بوومایە و ڕۆژە خاکێکی ئەوروپام لەژێر دەسا بوایە بەغەیری لجوع ئەم توانی ئەوەی کە هەمە لە کەلتوری کوردەواری بەسەر ئەوا بیسەپێنم بەڵام چونکە ئەو ئەمڕۆ باڵا دەستە ئەبێ لە هەموو شتێکا من بڵێم بەڕیشی مەردانت قەسەم مامۆستا عەلی شەریعەتی شعرێکی خۆشی هەیە لە ئەخیرا بۆتانەکەمە دیاری کۆتایی بە کۆڕەکەمە هێنم ئەفەرمێ منداڵەکانمانەی زانن منداڵەکانمانەی زانن پیاوی هەژار پیاوی بێهێز با چاکیش بێ با پاکیش بێ نەدار سووکە لە بەرچاوان ناخرێتە ناو ڕیزی پیاوان کەس فەقیری پێ پیاو نییە
بەڵام هەرکێ خاوەن زێرە خاوەن زۆرە ئەگەر پیسە ئەگەر ڕەشە ئەگەر بۆرە لەبەر چاوان زل و زۆرە دراوی دەمی ناخۆش بێ دەم پیس بێ جنێ و فرۆش بێ دەڵێن پیاوێکی زۆرزانە لفت خۆش گفت ڕەوانە قسەی جوانە کاری جوانە شارەزای شارەزایانە باری گەلانیش هەرواسە نمونی ئەمە باسی ئەڵێ میلەتەکانی شەروان باری گەلانیش هەرواسە ڕۆژێک کە ئیسلام باوی بوو لە ناو گەلاندا ناوی بوو زێڕی هەبوو زۆری هەبوو چی بوو گوتا هەر ئەوە بوو مامۆستاکانی ڕۆژئاوا لە فێرگە و لە زانزگادا لە ناو کۆڕیگەی خودادا کاریان لاسای موسڵمان بوو دابی ئەوانیان پێجوان بوو کەوای شۆڕیان لەبەرەکرد ئەمامەیان لەسەرەکرد ئەدای رازی و ئەبوو عەلی و دینەوەردی و غەزالی و چێی دیکەیان دەردێنا چۆن ئێستا مامۆستاکانمان کە نەدارین لاسای ئەوان دەکەینەوە قەرزی کۆنە دەدەینەوە لە جەژندا کڵاوی لەنگەری لەسەر جبەی قۆڵفش و فڵەبەر ئەدای ڕۆژئاوا دەردێنین ئەوروپایانە دەنوێنین دەستڕەنگینی خاچپەرستان کە دەستکردێکیان هەڵ ئەکەن یان کە دەستکردێکیان ڕێک ئەخست فێڵیان دەکرد مۆری ئەڵڵایان لێ ئەدا ڕەنگی ئیسلامیان پێ ئەدا تا بزانن ئەو کارانە هی وڵاتی موسڵمانە یعنی کاتی خۆی کە شتێ دروست دەکرا ئەڵڵایەکیان لەسەر لێدا بۆی کە ئەیان بردەوە بۆ ئەوروپا خەڵک بزانێ ئەمە موسڵمانەکان دروستیان کردووە دەستڕەنگینانی خاچپەرست کە دەستکردێکیان ڕێگەخست فێڵیان نەکرد مۆری ئەڵڵایان لێ ئەدا ڕەنگی ئیسلامیان پێ ئەدا تا بزانن ئەو کارانە هی وڵاتی موسڵمانە کاری شام و بوخارایە کرداری بەڵخ و بەغایە ئەستەمبوڵە تووسە ڕەیە کاری وەستای غرناتەیە تەنانەت خاچی گەردنبەن ئەڵڵایەکیان لێ هەڵ ئەکەن ئەوە ئێستاش لە ڕۆژهەڵاتی بارکەوتوو لە ناو گوێچکەی گاداخەوتوو مەیدن ئینگلیزیە مەیدن لە دەستکاریانەدەن لاسای ڕۆژئاوایانەکەن بەداخەوە خۆشەویستەکانم شێعرەکە درێژە منیش هەر ئەوەم بۆ هەڵبژاردن کە لەگەڵ واتای کۆڕەکە یەک بکاتەوە کوردوتەنی ئەڵێن ئەو کەسە ئەلفێکی بەسە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته ما وجهنا خدمتان بلين